بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز و خۆشەویست. ساڵی ڕابردوومان بە کۆمەڵێک ناخۆشی و قەیران بەڕێ کرد. لە وڵاتیان دەپرسم ناخۆشیەکانی ساڵی 2022 چی بوون بۆ ئێوە؟ ئایا کەمی کارەبا بوو، کەمی پێدانی ئاو بوو، دواکەوتنی موچە بوو، کەمی خزمەتگوزاری ڕێگاوبان بوو، یان نەبوونی هەلیکار بوو؟ کام لەم گرفتانە گرفتی تۆی هاوڵاتی بوو؟ ئەی پێت وایە لەگەڵ هاتنی ساڵی نوێ کام لەم گرفتانە کەمتر دەبێتەوە یاخود نامێنێ؟ لە کۆتاییەکانی ساڵی 2022 بینیمان بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر جم و جۆڵی بازار دروست کرد. بابزانم هاوڵاتیان لەسەر ئەم گرفتانە چی دەڵێن؟ ئێوەش بیسەر و بینەرمان بن. نەک ساڵی 2002 2023 و 2050 ئەمە هەتە ڕوو لەو خوای نەکەین هەر خراپەمانەوە دێ. تەماشا دەکەی ئەو دەسەڵاتە هیچ باشی بەوەی نییە خەڵک فەقیرە نەبوونە کارەبا هەیە کارەبانیە ئاو هەیە ئاو نییە هیچ باشی بەو شتانە نییە. خدا دەزان لە سوبینەوە ئەوە بارم بار کردی ئەوژان کابراەوە لێم بزر بوو ئەوە 2022 زۆر گرفتمان هەبوو وەکو قەیرانەکان بێ نەفتی بێ ئاوی بێگازی. ڕۆی خلاص بوو. ئەرێ وەڵڵا چ ناخۆشیش تێدا بوو؟ کوڕەوە هەی ناخۆشی تێدا بوو. ناخۆشیەکانی چ بوو؟ وەڵای ناخۆشە کوڕە زۆر عالم دەمرد عالم زەتە لێ ئەوە لێ زۆر وەزعەکە زۆر ناخۆش بوو زۆر ئیشەڵا ساڵی 2020 ئیشەڵا خۆش دەبێت بە هەوڵ 23 یا ڕب کەمی کارەبا و کەمی خزمەتگوزاریەکان گرفتێک نەبوون بۆ تۆ؟ وەڵای گرفتی هەبوو بەس وها نەبوو وەڵڵا لا بەخوا نانەوە باشم لە خۆمان باش من ناو شاری نیمە من لە دەرێ شاری مەمە ئەرێ وەڵڵا هیچ گرفتەکتان نەبوو؟ نیش نەبوو لەخوا بە زیادبی زۆر باش و 2000 لەخوا بە زیادبی لەخوا بە زیادبی. داواکاری چێت لە حکوومەت بۆ ساڵی داهاتوو؟ وڵای دواکاری بازارەکە بیکتەوە عالم لە خۆی بەسە ئیشی خۆدا بی زوو بەعشەکەی بداتن عالمەکە ئەوەی بکاتن بخوای. یعنی ئێستا موچەکە گرفت نەبوو لە ڕابردوو کە موچەکەم داوەفم نییە ئەم نییە ئەم نییە یارمەتیم هەیە جم و جۆڵی بازار کاریگەری بازار نەبوو ناوەڵە ئەگە موچە بێت کار لەسەر بازاری تۆش دەکا بازارت باشە دەبێت کۆ تەبان تو دێی بارت پێ چشتی دەکردش بار دەکەم ما عادی وەرە بار بکە ئەدی کۆ باشە ئێستا ڕۆژانە بۆ ئارەبانەی خۆت چەندێک پەیدا دەکەی بەشی بژەی ژیانت دەکا؟ سوبینەوە خدا دەزان لە سوبینەوە ئەوە بارم بار کردی ئەوژان کابراەوە لێم بزر بوو ئەوە ئەوەێ من ڕاکە کەنە بشمە چێن دەرێ یعنی لە بەیانیەوە ئەوە یەکەم کار خدا دەزانیتە هەرێ بەخوای ئەوە باشە بژەی ژیان بەو جۆرە دەردێنێ؟ وەڵی دەربین دەرین چکمە دەبی شکری من بەخوای هیچ موچەیەکت نییە موچێک؟ بەس 200,000 هەیە محافظەی ئەوەل دەگرم ئەوەن بەس 200,000 ئەرێ بەخۆ 200,000 چەند سەرخێزان؟ ئەمە سێ سەرخێزانی منداڵەکەم لەگەلم نینە. باشە سێ سەرخێزان بە 200,000 چۆن بەش دەکەن؟ ئێ چ بکەم ئەدی وەڵا دەبی ئەو هابوو دەبی شکر من بەخوای ئێ چ بکەم خۆ چ بکەم ئەدی داوا ناکەی لە حکوومەت ئەو 200 بۆ بکاتە بە 600 بەێ وەڵای لۆ بکاتە کوڕە بکاتە 400 با نکاتە 600 با بکاتە 400 ئەم مەمنونیان لەم بەخوای بەس بکاتە 400 ئایا بەخوات بکاتە 400 مەمنونم ئەوش کا فەرسەر لە وەختی خۆلمی بڕیەوە 200,000 عربانشی گەورەم هەبوو گوتی و عرب ناوی ببینی ڕاستی دێ بەحافظی 200,000 لۆم بڕیەوە هەموو مانگا وەردەگری هەموو مانگا وەردەگرێت بەس دوو مانگان نەبی ئەویش کاک فرسەت تووشی ئەمری خوای نەکرد ئەوە بوو محافظ هاتە سەرێ ئەوەما کرد بەسعاتما کردەوە پارەکەیان داوە وڵ ئەڵقاکە وەردەگرم وای گەورە یارمەتی دەر و هاوکارت ئامین. نەک ساڵی 2002 2023 و 2050 ئەمە هەتە ڕوو لەو خوای نەکەین هەر خراپەمانەوە دێ دەبی بەدر ڕووی تێ بکەین نەک بە عەمەل بە عەمەل بەکەڵی نایە گە دری تەواونە بە عەمەل چییە؟ عەمەل پشەمانت دەکاتەوە بەس در لەگە خوای بەسرایە عەبەت بشمان بیەوە. گرفتان چی بوو؟ بۆ نمونە گرفتی کەمی کارەباتان هەبوو کەمی ئاو؟ وەڵی برای عەزیزم ڕاستی دەوێ کەسی ئەوڕۆ گرفتی نەبی؟ خەڵکی دەرێ گرفتم نەبووە ئەوەی وەدەرێ لە خۆی درۆی دەکا ئاشاک ئاشاکی ناوێ هەمەتەن درۆی دەکا ئەت پێت خۆش نە ئەمە ڕۆژە گۆشت مریشی بخۆی
کە دێنان و ماسی بخۆی کامیان باشترا ئەی برای ئەزم ئەوڕۆ کار ڕاستی مایە ژیان قورس بۆ ئێستا ژیان دیواریش دەزانی ژیان قورس بووە نەک بەشەر ئەوە ڕاستەکان پێدەرێم ئەوی ئەو قسانەکە هەمووی درۆی دەکەن ئەمە ڕاستەکەت پێرم دیوار بە دیوارێت خۆی لە خۆی بێزارە بە بێزاری ئێستا ئەمن لەخوا بە زیاب چکە ڕوم لە خوای کردیا ئەم بێزانیمە لە ژانی خۆم ئەوم نازانم ئەوانی کەش ئەوەی ڕوو لە خوا بکە قەت بێزار نابی بێزارنی لەو گرفتانێکی هەیە بۆ نمونە کارەباکەمە موچە دوا دەکەوێت پەنزین گرانە ڕێگاوبانەکان وەکو پێویست نینە ئەو دەبرام لە تلو بە من نارێ لۆ بە نێرەکەرەکان نارێ ئەمن پێشمەرگەی قەدیمم ئیساری 85 لە بەڕانەتی 81م بە نێرەکەرەکان برێ ئەمن ناوم دانایە لە قەبم لە ناو شاخ شەمۆ سێتاقانی ئەم کەس دەیناسی برێ نێرەکەرەکان ئەگۆ لۆ جیرفانتان پڕ نابی برێ شەمەوە دەرێ وە باقی وە سەلام تەواو دوور بڕۆ سەلامە وەرەوە زۆر گۆرتە قورعان خۆشە بە شێوەیەکی گشتی ینی وەزعی مەسەنە عێراق و هەرێم خۆش نەبوو هەرێواڵ هیوادارین ساڵی دادی خۆشتر بی گرفتی لە 2022 گرفتی کەمی کارەبا کەمی ئاو خزمەت گوزاریەکانت هەبوو بەرێ گرفتمان هەبوو لە کارەبا لە ئاو ئیشاڵە و سەر چاک دەبیت خۆش دەبی گرفتەکەی تۆ لە کارەباس بوو کارەبا وەکو پێویست نەبوو کارەبا وەکو پێویست نییە مۆلیدەش ئەمپێرەکانی زۆر گرانە هیواداری نەگە هەرزان بیانەوە بی کارەبای خۆش ئەمپێری مۆلیدە لە 2022 گران بوو ئەرێوڵە گران بوو ئەوش پەیوەندی بە سوتەمەنیوە ئیشاڵە ئەوش چا دەبیتن باشە گەشتبینی کە لە 2023 چابێت ئینشاڵە ئومێدمان وایە ئینشاڵە والله ماژیان وشی گوت ئەگەر ئینسان لە ئیسلام دووربیانەوە شتێک دەبتە مای ناوخۆشی تەمەشای و زروفەی دەکەی ئەو خەڵکەی دەبینی تەمەشای ژیانی سەحابەکان دەکەی ئاسمان ڕێسمانێک زوایە زاما تەمەشا دەکەی خەڵک هەدەرێ کوردستان لە ساڵ 1995 مسلمانە کەس تەمەشای دابوونەریتەکەی دەکەی لەگەر ژیانی سەحابە و ژیانی پێغەمبەری سەڵاو عەلەیهی وسەلەم زۆر لێک دوورین لەوانەیە ئێمە بەلاشە مسلمانین یعنی برێن وەکو لاشەمان سەرمان لۆ خوای نوێی دەکەین بەزە ئەو شتانێکە شەیتان دەیەوێ هەمووی ئەوان تەطبیق دەکەین بەڕاستی یعنی ئارێوڵە گرفتت هەبوو لە 2022 هیچ گرفتێکت هەبوو لە کەمی کارەبا لە کەمی ژیان هەمووی بوویتە ناوخۆشی بەڕاستی یعنی بۆ نمونە تەمەشا دەکەی ئەو دەسەڵاتە هیچ باشی بەوەی نییە خەڵک فەقیرە نەبوونە کارەبا هەیە کارەبانیە ئاو هەیە ئاو نییە هیچ باشی بەو شتانە نییە باشە بۆچی باشی لێنی باشی پێنی وەک خۆ دەڵێ منەتی نمایە ینی بەخۆی دەسەڵات جونگەی خۆی داکوتایە منەتی بە ملەتی نمایە تێدەگەی ینی خەڵکە هەژار بی هەژار نەبی جێی لێ نییەوانە خەڵک ئەم دەسەڵاتی هەڵبژاردووە خەڵک نەیزانی بیدایەتی خەڵک ناسیایی بوو هەتامە بە خۆمان گچکە بووین زۆر ئەنتیکەمان چیدان گۆ پێشمەرگە تەمەنایەوەمان دەکرد شخصەشی بین کە پێیان دەگۆ پێشمەرگە زمانی سەدام ینی زۆر معجزی بووین بە ناوەکەشی بەس کەس تەمەشا دەکەی هات نەخوارێ ئەو سەرۆت سامانە هەر نابینی خوانە و مەسولان دابەش دەکەن یعنی فکر لەوەی ناکەنەوە ڕۆژێک لە ڕۆژان ناو چیای ئەو گوندان هەموو خزمەتی وانەیان کردیا خواردنیان دەنێ هەتان بە خۆماری خارم لە گوندی بوو دەربەندی سەیری ینی داهاتن پێشمەرگە لەوێ نانیان دەخوارد سنەزیش کە باسییان دەکرد خەبەر دەگەشت حکوومەتی ئەو گوندە وێران کرا ئێستاش دەگەدابی جەیەکە ئاوادان کرێتەوە بەزماری خارمە چینەوە لای کەس تەمەشا دەکەی سەیز باشێمە شتانیە برین خزمەتی گوندەکان بکەن خزمەت گوزار ڕێگاوبانیان لۆ بن یان تەعویزیان بکەن و هیچ شتانی یعنی هیچ منەتیان بۆ شتان نییە ینی گرفتی ڕێگاوبانی شە بوو ئارێ وەڵڵا ئێستاش دەگەدابی گوندەکان زۆر گرفتی ڕێگاوبانیان هەیە بە تایبەتی برین منتیقەی لای بابمان منتیقەی کودەریان زەرگەزەی ئەو منتیقانە هەتا ئێستا کارەبایەکان هەندێک جێ ڤۆڵتاژیان لۆدانێت تەوازنی کارەبای ڕاگریانی زۆر دەسەڵات زۆر کەم تەرخەمە لەو گوندانە کە زۆر زۆر پشتی سەرچیان هەبووە لە دۆزەی خزمەتکردنی کوردی ئەو شتانە باشە بە بڕایت و کەی ئێمە کێشەی کارەبا کێشەی پێنەدانی موچە کەمی ئاو خزمەت گوزاریەکانی ڕێگاوبان کەی کۆتایی پێدێت خۆیەوە کابراەک لە خۆی بترسێ دەسەڵات وەگریتن بنین عەدالەتی بەعەدالەت چکە عەدالەت ئەوەی بنەمای ڕەیسیە کابراگە عەدالەتی نەبوو ترسی خوای لە دریدا نەبوو سبەینێ ئەو پارە ئەو زەبەلاحەی دەکەوێت دەستی کو دەتوانی لۆ غەیری خۆی سەرف بکات لۆ خۆی و لۆ بنەماڵەی خۆی لەو شتانە سەرفی دەکات هەدی خولت
ترسبوون لە خوای گەورە زۆر میمە ئەو بنەمای هەموو یشەکی خێریە ئیسانەگە لە خوای ترسا ئامانەتی کرد دەستی ئەو ئامانەتی لە جێی خۆی دادەنێ هەدا دیگە لە خوای نەترسێتن ئەو شخصە لە خوای نەترسێ یعنی هیچ زمەتی بەوە نییە خەڵک فەقیر بی هەژار بی زمەتی بە شتانە نیە ساڵەکە ڕۆیشت هیچ خۆش شتێدا نەبوو بەڕاستی گرانی بوو نرخی دۆلار گران بوو لە کۆتاییەکەی باشە گرانبوونی نرخی دۆلار لە کۆتاییەکەی لە کۆتایی 2022 چەندێک کاریگەری لەسەر بازار هەبوو کاریگەری زۆر هەروەک خۆم بازار بە ئەم تاسیر دەکات بە تایبەتی ئیشی ڕۆژانەیە شت کە گران بیت مشتری کەم دەبیت و داواکاری شت کەم دەبیت یعنی ئێستا داواکاری کەم بووە لەسەر بەڵێ بەڵێ پێ دوایە نرخەکانی دۆلار دابەزێ لە سەرەتاکانی 2023 وەڵڵاهی بەخوای نازانم چاوەڕێ دەکەی دابەزێ وەڵڵاهی حەز دەکەم دابەزی بەس معلومات نییە ینی 100% بزانین دابەزی بەڵام پێم خۆشە دابەزی باشە لە ساڵی ڕابردوو گرفتەکانی وەکو کارەبا خزمەت گوزاریت هەبوو نەخێر نەخێر گرفتی بەرزی نرخی ئەمپێری مۆلدە ئەهلەکانی شت نەبوو وەڵی ئەو شوێنەی کە لێمە کارەبایەکەم کارتە لەبەرەوەی گرفتەکەم هەستی پێ ناکەم ئەگە ناخزم و کەسەکان بە تاکیت گرفتە بووە بەڵام وەک خۆم لە لای من نەبووە کە کارەبایەکەم کاردبووە کەمی ئاویش گرفت نەبووە بۆت کەمی ئاو ناوەڵە لە لای من نەبووە لە لای خەڵکە بوو بەڵام لە لای من نەبووە تەنها دەتوانین بڵین گرفتی تۆ لە 2022 چی بوو تەنها بەرزی نرخی دۆلار بوو وەڵا خۆی بەعامی خەڵک گرفتی گرانبوونی دۆلار تاسییر لێ دەکات گرانبوونی دۆلار هەموو خەڵکە زەرەرمان دەبێت ئێستا کە سەرەتای 2023 داواکاری چیە لە حکوومەت دەتەوێت لە 2023 چیتان بۆ بکرێت وڵی چارەسەری کێشەی موچە بکرێت سەرچی ترین شت موچەیە کە چارە سەر بکرێت خۆت موچە خۆری بەڵێ لە ساڵی ڕابردوو چەندێک موچە دۆگرت وەڵا هەمووی موچەی مانجی 12 نەگیراوە بەڵێ چاوەڕێ دەکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەو موچانەی کە بۆت پاشەکەوت کراوە بگەڕێتەوە وەڵی زۆر گەشتبین نیمە گەشتبیننی ناوەڵە هیوا دەخوازی لە 2023 لە هەموو مانگەکان لە کۆتایی هەموو مانگەیەک موچەکان لە کات و ساتی خۆی داوەگری وەڵی ئیشەڵڵا وڵای ساڵی 2022 بەها خۆش بوو خۆشی هەبوو ناخۆشی هەبوو ناخۆشەکان ئەو بوو کە مەسلەی کۆڕۆنا ئەو شتانە کە بەڕاستی ناخۆش بوو بەڕاستە هەم خۆشیشە بەڕاستی مرۆڤ دەبێت دایمەن یعنی ئەوە بێتن پۆزتیڤ بێ بەرامبەر هەر ناخۆشیێک کە لەدای هەر ناخۆشی خۆشی دێتن و دەبێت شوێ ڕۆیشتنی گەنجان بۆ دەرەوەی وڵات ناخۆشیێک نەبوو بۆ تۆی گەنج ناخۆشک بوو بەڕاستی بە هەموو لایەک کە دەرچینۆ گەنجانە کە خنکانیان لەو دەریایەنە بەڕاستی ناخۆشە بۆ هەموو کوردێک هەموو تاکێش کورد بەگشتی یعنی باشە کەمی کارەبا کەمی خزمەت گوزاریەکان وەکو ئاو وەکو ڕێگاوبان ئەمانە چەندێک گرفت بوون بۆ تۆی هاوڵاتی بەڕاستی گرفت بوون بەڕاستی من ئێستاکە خۆم ئیش دەکەم لێرە هەروان چیمە ڕۆژانم یعنی 15,000 ئەگە بسوێن زار ئیش بکەن یعنی ئەوانش کاریگەری دەبێتن بەڕاستی سار تاکێک خاصم بۆ کەسانە یعنی باش ئێستا ئاربانەیە ئیزە نابتەوەیە ئێستا لەگەر بەرزبوونەوەی نرخی دۆلار کە دۆلار لە چاو پێشوو کەمێک بەرز بۆتەوە چەندێک کاریگەری لەسەر ئەم بازاڕی تۆش هەیە چەندێک وای کردووە کە کریارت کەم بێت بەڕاستی کارگەشی یەکجار بەرچاوی کردووە سەر کەلوپەلەکانم ئێستا من دەچمەوە جێجملەکە ئەشیا بێنم سعرەکان بە دوو قات فەرق کردووە ینی لۆ خۆم بینم کە داینیم ینی مشتریشمان تاڕدەیەک لە 150 کەمی کردووە ینی ئەو مشتری زارانمانمە ینی کە سەریع ئەشایەکانمان ساغ بێتەوە ینی لەگەڵ بەرزی دۆلار ڕاستەوخۆ نیوەی کریارەکان لەدەستداوە بەڵێ ڕاستەخۆ کاریگەری کردێ ینی بەڕاستا دادەبەزێتەوە کە من دەچمەوە جێزم لەش ئەشا بێنمەوە ینی 150 ئەشایەکان فەرق کردووە لە گرانی و لەوانە پێ دوایە بەهاتنی ساڵی تازە ئیتر ئەو گرفتانە کەم بێتەوە و نرخی دۆلاردا بەزێ و کارەبامان باش بێ و ئاویش باش بێ و خزمەت گوزاریەکان چاک بن پێ دوایە لە 2020 ئەمانە هەمووی چارە سەر دەبێت ئینشاڵڵا ئێمەش چاوەڕێی نات
ئیشاءالله هەموو گرفتەکان سەر دەبێت وەک گوتراوە لە هەر ناخۆشیێک خۆشیێک دێتن ئیشاءالله ئێمەش ساوەڕ دەکەین کە ئەو گرفتانمان بۆ سەر بکرێت هەر لە نرخی دۆلار و لە هەر گرفتێکە لە نرخی نەفت و کە ڕاستی یعنی بەڕاستی ئەوانە گرفتیان بۆ ژیانی هەر تاکێش کورد دروست کردووە نەک ساڵی 2002 2023 و 20 و 50 ئەمە حتى ڕوو لەو خوای نەکەین هەر خراپەمان وە دێ تەماشا دەکەی ئەو دەسەڵاتە هیچ باشی بەوەی نییە خەڵک فەقیرە نەبوونە کارەبا هەیە کارەبا نییە ئاو هەیە ئاو نییە هیچ باشی بەو شتانە نییە خدا دەزانێت لە سبەینەوە ئەوە بارم بار کردی ئەو ژان کابراەوە لێم بزر بوو ئەوە 2022 زۆر گرفتمان هەبوو وەکو قەیرانەکان بێ نەفتی بێ ئاوی بێ گازی ساڵی ڕابردوومان بەڕێ کرد بابزانم ساڵی ڕابردوو بۆ تۆی بەڕێز چۆن بوو بەخۆی ساڵ دەڕوات تەبعاان کۆمەڵە خۆشی تێدایە کۆمەڵک ناخۆشی تێدایە ئیتر ئەمەش وەکو ئینسانەگەیان وەکو هاوڵاتیەک ئەو ناخۆشیانە هیوادارم نێتەوە ڕێمان ساڵێکی بەخۆشی بەڕێ بکەین و نەک لە بۆ لە بۆ هەموو ملەتی کورد لە بۆ هەموو مسلمانە لە بۆ هەموو لایەکی لە بۆ هەموو نەتەوەکان گرفتەکان چ بوون لە 2023 بە دیاریکراوی کە دیار بوون یان وەکو دەڵێن زەق بوون گرفتەکان چی بوون بەخۆی گرفت گەلک زۆرە ینی گەم بخۆم گرفتی تایبەتیمان هەبووە بەس هیوادارم نێتەوە ڕێم و ئەوانەی کەەوە مەسەەن ئەمنیان بریندار کردی هیوادارم بەخۆیان دابستنەوە لەبەرەوەی وانەکەن ئەمەش وەکووان برینداریان بکەینەوە وەکو خۆم کاوە بیرکردنەوەی خۆمە گرفتی گشتیتان هەبوو لە 2022 خەڵک گرفتی کەمی کارەبا و ئاو ڕێگاوبانی هەبوو بەخۆی لە هەموو عێراقیانی ئەو گرفتە هەر هەیە کارەبا ئەوە دیارەکەمە پاش سەعات دوازی یەکی شێوە کارەبا دەکوژێتەوە هەندێک جار بەڕاستی ئەوە شتێکی ناخۆشە هیوادارین لە 2023 ئەو ینی ئەو سیستەمە نەمینێتن سیستەمەکی جواندا بدرێ بێ کارەبایی خەڵک فکری لەکن کارەبای نەمینێتن کارەبا کۆتایی پێبێ کێشەی کارەبای کێشەی نەفت کۆتایی پێبێ کێشەی موچە کۆتایی پێبێ کە ئەوانە بتە شتێکی یعنی هەلە بیرکراو خەڵک ینی فکر لە داهات بکاتەوە فکر لە ئەوەی بکاتەوە کو بنیەکی جوان دروست بکاتن ئیتر ئەمەش وەکو ملەتان پێویستە بەرە پێش بچین بەرە پێش چوینە بەڵام زیاتر دەیەوێتن بە بڕایتەوە بۆچی ئێمە زۆر وەکو خۆت دەڵێ ئاوا فکرمان هزرمان لەلای ئەوەیە کەمی کارەبا و کەمی خزمەت گوزارەکان و نەفت و موچە و چی وای کردووە خەڵک زیاتر بیر و هزری لەلای ئەم شتانە بێت بەخۆی ئەوە دیارە ئەمە لە ئەزمە چینە خۆ بەدەستە خۆمانە ئەزمەکە هەر ئێرکانە نییە ینی هەموو عێراقی گرتەوە بەڵام ئێرە لەوانێ باشتر بی لە چەند جێشکە بەڵام ئەمە دەمانەوێت برێن وەکو هاوڵاتی لە باشەکەی دەمانێت بەرەو باشتر بچیتن خۆت موچەخۆری ئەمن نەخێر ئەم کاسە بووم کاسبین بەرزی و نرخی بەرزبوونەوەی نرخی دۆلار لە کۆتایەکانی 2022 چەندێک کاریگەری لەسەر بازار هەبوو لەسەر هەمووان کە هێشتا کاریگەریەکەی مایە هێشتان بەدەر نەکەتیە چکە نوێ بوو چەند ڕۆژێک پێشی دۆلاری بوو هێشتان کاریگەری مایە ئەگەر بێت و دۆلار چارەسەر نەکری هەموو ئەوە کە بە 500 ئەوەی بە 750 دەکڕی ئەم هێشتا مایە کاریگەریەکەی بەس کە ینی وا پێشبینی دەکرێتن لەو چەند ڕۆژەیە دۆلار سعرەکەی بین نەخوارێ گەشت بینی کە لە 2023 نرخی دۆلار دابەزێت یان پێت وایە بە پێچەوانەوە نرخی دۆلار هێشتا گران دەبێت بەخۆی بە ئەم پێت برێم لە 2022 تەمەشاکەی دۆلار نرخەکەی چەند بوو لە 2023 چەند بوو لە 2024ش ئینشاڵڵا منەت مقابلەی دەکەینەوە بزانی چەندە هەر بەخۆ پارەمان قیمەتی نەمایە کاکە ئەمە بە قووەترینانە تورکیا بزانە 100 لیرە عفو 100 دلار دەکات چەند ئەمە اقتصادمان ڕاستە ئەوە ئەمە ئەسلەن هەر عێراق هەر ساعیبی نییە هەر کەسە لۆخی هەردەستی دۆلاری ئەوە دەکاتن دای دەبەزیانن وەختیە بەڵام تەکیید بە لۆ ساڵی 2024 دەبینی ئەگە دۆلار نەبووە 180 190 عقد بیتن دەبێ هەموو خەڵکیش دۆلار بە چەند بپارەکە 125 وەنیە ئێوە شێوە هەر ئەمە نینە ینی عملاتی عێراقی ئەو قووەتەی نەمایە والله وەکو شخصی من عیبمان نەبوو لەخوا دەمە کاسبین شتێکی بەسیتەکەین گرفت وێمە دروست ناوێت بەس وەکو عام عالم گلەیە و لە هەنوا خەڵک لە 2022 گلەی لە چیە بوو یعنی وەکو لە کاسبی لە مەسائلی ژیان و زۆر شتەیە کابرا معنەویاتی ئیمکانیەتی نەبووە لە ماڵێ و زروقی تاوانەوە ئێستا جەمە هیوادار ئەو ساڵە نوێیە
يعني- وعالم بيته اشكي جوان بوجب هبي ان شاء الله زۆر باشە کەم پێنەدانی موچە لە کاتی خۆی گرفت بوو بۆ خەڵکی بەگشتی بۆ موچە خۆران بە تایبەتی طبعا نقع هرتو كاس كاري لازم أم إذا إيشك يا إيش النبي قرفت بوت وأنا بس باج نبوه يعني متلا وقت هو هبو موچە لە کاتی خۆی دەدرا أدراو زور أديني رول دور يعني مسمى متخور بانضر ذلك أديني دور الداخلي بو هناك خۆت موچە خۆری مثلا هناك هیچ گرفتێک نەبوو لە ڕابردوو لا خابط زين عيب ما نبو کەواتە رازی بوو راضي مو زور راضي ما زۆر باشە ئەدی گرفتی کەمی کارەبات نەبوو کەمی والله باش والله وكهرباء لا تساو مبرو لا تساو بلندر هريم عالم ناري بدأ هنا باعلام برو والله فلان بغداد واي والله يبرو بغداد زبط برو سرداني كركوك بخم تمديم يعني خدمة جزارينية هيتينية زۆر باشە أو لا إما يبخوا لا ولاتك تقريبا وكل ولاتك كان مالياته بس عالم توزيش بيمنتلش دەڵێ زۆر دەچمە کەرکووک وایە أنا بلم برو سيدي كركوك يعني من هذا ما تسمع ڕێگای کەرکووک هەولێر ڕێگایەکی خراپە ريقابان بەڵێ نا والله باش باشە دو سايدة حتى دي ورن هم خم دي ورن بها هیچ گرفتی نییە نا والله تاصيني ايتيني يعني حموش تيجي مضبوطة زين تنخوش الريقة كابرا ساغنا مني لو ري اتوان ساير باجو هيك عيبني باشە چی وایەک دەخوازیەوە 2023 والله وايت مويا ام لا تبى خوش بجي ام صال انا ابو صالح خوش بركه بو حمو امتي بيغمبر بو حمو امتي عالم باشی حواڵە چاشی بەرز بنەوەی نرخی دۆلار چەندێک کاریگەری لەسەر بازار بڕێستی زۆر نرخی ینی بازارکی ڕاستراوستانیە ئارەوە ینی ڕۆژێک هەڵسێ ڕۆژە داد بەزێ بازارێکی ڕاستراوستایەوە باشە لەوەتەی دۆلار گران بووە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازاری جەنابەت هەبوو ئەرێ وڵە سەرباز نەی منتنی هی هەموو عالمی هی هەموو خەڵکی وایاتیسە بازار ڕاستە یان دۆلار ئەگەر بێتە سەحی خۆی جاران بازارگە لەوانەیە خۆشتر باشتر بێت کەواتە کڕیارەکان کە دێن گلەی لێ دەکەن دەڵێن بۆ نرخەکەی بەرز بووە مەسلەوە نیە من نرخی بەس نەبووە شەریکە بەگرانتمە تێمە 2000 زیاتر داونەسی چێشمان نییەوە بەس بازارەکە عامەتەن ڕاوەستایە سەر و بەزم دۆلارە باشە پێ وایە لە 2023 نرخی دۆلار دابەزێ و بازار ئاسایی بێتەوە الله یاعلم خواز زانێ ئومێدەواری گەشت بینی بەتەمای خوای گەورە باشە ساڵی ڕابردوو بەڕێمان کرد 2022 ناخۆشیەکانی چی بوون بۆ تۆ ناڕحەتەکان چی بوون بەخدا لە بۆ کابرای فەقیر هەموو وەختی هەر ناخۆشیە 2022 بێت 2023 بێت کابراگەل ینی چۆن بێبنەوە بۆ کابرای نەبوون هەموو یار نەخۆش گرفتێکت هەبوو لە ساڵی ڕابردوو وڵای لەخوا بەزیاد بێ گرفتێکی بامان نەبووە باشە گرفتی خزمەت گوزاریتان نەبوو گرفتی کارەباتان نەبوو گرفتی ئاوتان نەبوو عامەتەن وایە تەنە من نییە بەڵام تەنە ئەمنم عامەتەن وایە تۆ وەکو خۆت هەبوو ئەم عیبم نەبووە لەخوا بەزیاد بێت دۆلار لێرایەکی تێگەی ماش لێرایەکی تێگەی پاش خۆر نیمە بەس کابراگە ماشەکەی وەرگری دێتەوە بازار شەشی دەکڕێتن میوەنیە دواکەوتنی موچە کاریگەری لەسەر تۆی فرۆشیاریش هەبوو تەمان وا دەبی ئەگەر کابرا گوتنی ئەگەر معاشەکە بدرێتەوە وانە معاشەکە بدرێتن بە زیاتری وەش کابرا دێتن شەشی لێ دەکڕێتن بەس معاش نەبیتن بەخۆی کابرا ناتە دەرێ تێگەی کو هەبێتە دەرێ 10,000 سەرف دەکا تێگەی بەخۆی عیلە هاتە ئێرە کابرا بە قورعان حسابی ڕوبعی کردێ با ڕوبعێکی دۆدرمەم دێ ڕوبعی کاکە دۆدرمە بووە بە قورعان ڕوبە کابرا کاربەمان لەسەرا مەسوب زیاد بووە میسالان کە لەو دۆلار فرۆشتین کڕینەش هەرزان و بووە بەخوا ئەشاش گران بۆ لەگەری بازدانتان بە حکوومەت کاریگەری لەسەر ئێوە هەیە بەخوای بەسەر حکوومەت ئەوەی نییە ئێستا معاشەکە بدرێتن تێگەی هیچ مشکلەمان نییە تێگەی موچەکە بدرێت مشکلەمان نییە بازارەکە باش دەبی بازار بەعام باش دەبی تێگەی هەولێر بەعام وانە ئێستا مەسەرەن معاش نەدرێتن ئەویت کە نەدر بەخوای کار هەموو بە ئەوەی بازارڕاوە دەستیتن ئەگەر معاشە بیتن بەخۆی بە هەموو دەکرێتەوە ئێستا پێکەوە بازارمان ئێستا عربانە فرۆشێر پاقراوی دەفرۆشی بەخۆ ئەیش بازاری نییە کەواتە بە 250 خۆی قیمەتی نییە کابرا دەر بازارم نییە تێگەی ئەگەر کابرا جیفان پڕنەبیناتە بازار بەڕاستی بەخوای کو بێتە دەرێ ئێستا بانزینەکەشە تێگەی ئایلێ هەیە لە 2022 گرانبوونی نرخی بنزین کە گران بوو کاریگەری لەسەر ئێوە شەبوو بنزین گرانبوونەکە کابرا هەدەتانی 5,000 شتێکە یەک بخۆم تێگەی بای 5,000 دەکەمە ناو ساری خۆم میساڵە تێگەی
پێدێمەوە بازار پێدەچمەوە ئەوەی نییە ینی بەزین و عیلاقی بەو شتەی دانیە بەس عیلاقی معاشەکەیە کابرا معاشی بدرێتە باشی بە چاچی بە قورآن بازین بەدار زارێژ بیلتری دەکڕیتن کابرا چینۆ پارێ باشی هەیە بێزگە لە موچە جگە لە موچە هیچ گرفتێکی دیکەتە بوو وەکو کەمی کارەبا کەمی ئاو خەمی کارەبا خەمی ئاوەکەم نەبووە تێگەی ئەرەوەڵە ئای بەرز بوونەوەی نرخی ئەمپێری مۆیلەکان بەخوای مۆریدەکان دێشی بە قورآن پارەی زار بەزار ئەمە پێشتر 12,000 دا دەمانگ چەند 8,000 دا دەمانگ 8,000 ئێستا بیتە 15,000 گڕەمان لێدێ نازانم بەس گەواتە کابرا گوتنی کە بەڕاستی کارە باش ئێستا پارەی دوو کارەبای دێن ئەگە بێت و کابرا گوتێنی پارەیە کارەبای بدەین تەسیرمانی ناکە بەخوای ئێستا صاحب دوکانم تێگەی چەند بەخوای 4 ملیۆنم لەسەرە 4 ملیۆنی کارەبایم لەسەرە ئیش چەش ماجی ئیش حەب ماجیە تێگەی چی پارەی بازاری زیاتر دێتن لە ئیمارات تێگەی ئەجەوەرە پارەی دوو کارەبای دەم هەم مۆری دەم هەم ڕئیسی دەم تێگەی ئەوەی مەوزوعەکە بەخوای لێما شێوایتەوە بە قورآن کوی دەبی شاڵە چا دەبی سڵاو لێبێت سڵاو برای ڕزم بابزانم 2022 چۆن بەڕێ کرد والله خۆشترین ساڵ بوو لۆ من بە نسبەتە من خۆشترین ساڵ بوو خۆشترین ساڵ بوو بڵێ باشە خۆشیەکانی چ بوو ساڵی 2022 بوو یەک لەوانە ماڵی خۆم کرد لە کۆرەداک بوو خێزان بوومەوە پۆرە پۆریان و ئەوانە ئەو یەک لە مشکی لە گەورەکانی دنیاە ئەوش خۆش بوو لە من زۆ خۆش بوو ماڵی خۆت کرد سەر بەخۆ بڵێ سەر بە خۆم کرد بڵێ چی دیکەی تێدا بوو 2022 چی دیکەی تێدا بوو لە خوای بە زیادبی زۆر غەڵەتم هەبوو لە حیات لە غەڵەتەکانم گەڕایمەوە لە خوای بە زیادبی لە من زۆر خۆش بوو یعنی ساڵێک بوو علاقم لە شتیکە نییە مەقسەد عامەکانم علاقە نییە بەس بە نسبەتە خۆم زۆر خۆش بوو یعنی شتەکانی شخصی خۆم زۆر خۆش بوو لە خوای بە زیادی وەکو تاکە کەسی بۆ تۆ 2022 خۆش بوو وایە باشە ناخۆشیەکانی چ بوون ناخۆشیەکانی 2022 ناخۆشیەکانی 2022 قەنعاتم پێ بکە ناخۆشیم نەدیت لە 2022 نەمدیت بەڕاستی نەمدیت یعنی لۆ من خۆش بوو ئیشاڵە 2023 عینەن لۆ منەوە دەبی لۆ گشت خەڵکی وا دەبی لۆ گشت خەڵکی مسلمانوە دەبیتن بڵێ لە 2023 حەز دەکەی چ ئاواتێک چ ئامانجێک دەبێتە دی والله ئیشاڵە هەموو کەسە ئامانجەکان دێتە دی نەک بەس ئەمن لەوەی زیاتر هیچم لە خوای گەورە ناوێتن زۆر خۆش بوو 2022 من ئیشاڵە رەوابی لە قەزا و بەڵای دنیا دووربینەوە ئیشاڵە هەموو کەسێک وەچی من لۆی دێتن دو ئەوی لۆی نەهاتێ 2022 وەچی من 2023 لۆی دێ ئیشاءالله هەرچ ئاواتێک بیتن ئەی کێشە گشتەکان چ بوون لە 2022 لە ساڵی ڕابردوو کێشەکان چ بوون کە خەڵکی پێوەی دەناڵاند یان گرفتی خەڵک بوو والله 2022 بەس ئەو کێشە سلێمانی زۆر پێی زعاز بووم ئەوی غازەکە تەقی و ئەو شتانە ئەوە بە من یعنی کە یەک لە کێشە گەورەکان بوو زۆر پێی زعاز بوو ئەرجەنتینیش کاسی برز ئەوش زۆر خۆش بووم هەر لەبیر نەبوو قسەیش بکەم لە ڕووی ڕاضی ئەوشم زۆر پێ خۆش بوو ئەوە کێشەکە بوو کە ئەو تەقینەوە بوو بەڕاستی ئیزعاز بووم ئیغازەکەی منداڵ و شتی وا پێ ئەوە بوون دەنا هیچ کەم نەدید ناخۆشی سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان بە خێراتێکی کەناڵی پەیام دەکەم پەیامی خەڵکتان گەیاندە هەموو جیهان خوای گەورە دەست بە عومرتان بگری بەڕاستی سەلمانتان پەیامە خوای گەورە لێتان ڕازی بیاڕبی 2022 زۆر گرفتمان هەبوو وەکو قەیرانەکان بێ نەفتی بێ ئاوی بێ گازی بێ ئەوەی کە لە ژیانەشی ناخۆش بوو خەڵکانێک بەرەو هەندەران ڕۆیش دیسان خەڵکانێک تووشی لافا و دیسان خەڵکانێک لە ناو ئاوی جەوانە خنکان داوا دەکەن لە خوای گەورە 2023 ببیتە هەوێنێک ببیتە خۆشی خۆشگوزەرانی ئەگەر بێ و ئێمە لەسەر سونەتی خوا و پێغەمبەر و لەسەر قورئان بین بڕوا بکە هیچ ئەو گرفتانێکە بەعز دەکەین بە سەرماندا نایەت هیچکە ساڵیمان لۆ نایەت لەبەر ئەوە ئێستا لە ئاقارەکان لە جادەبانەکان دەبینی ئارق دەخورێت زینا دەکرێت بە ئاشترایی دەکرێت پەیامی من ئەوەیە لە بۆ پەرلەمانی کوردستان لە بۆ پەرلەمانتارەکانی ئێوە و هەموو ئەو شتانە نەمینێتەوە ئەو بەر و نێرگەلە خواردن و ئەو بەر و بێ ئەخلاق بێتر بێت و ئاشاچەوە بەڕێزە و بیلەرانە نەمینێت لە ناو کۆمەلگایمە لەبەر ئێمە لە نفسەکەمان نووسرای مسلیم نووسرایە بسڵمانی نووسرایە ئومەتی محەممەد المستەفا ئێمە خۆمان بۆ ئومەتی محەممەد المستەفا زان صلی الله علیه وسلم با پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم پەربابی وە بکەین خوا لە خۆمان ڕازیکەین ئەگەر لەسەر ئەو سونەتانە بین لەسەر ئەو عەقیدە خاوێنە بین ئەو شتانەی لەسەرمان دووبارە نابیتەوە باسیەوەت کرد لە 2022 کەمی خزمەت گوزاریەکان هەبووە کەمی بەنزینت هەبووە کەمی گاز هەبووە کەمی پێدانی کارەبات هەبووە دواکەوتنی موچە باشە چی وایە کردو ئەم هەموو گرفتەت هەبێت
طبعا ئەوە لەوانەیە ئەم گرفتم نەبی لەوانەیە بەرچی من لەوانەیە پارەش ساچ لە بەرچیبی لەوانەیە ئەم نفتم هەبی خەڵکانێک هەیتی نیتی خەڵکانێک ئێستا بەجادێ بە تەنیشتە منتووا جێ لە منتووە 1000 دینار لە بەرچی نییە ئەی هۆکار چییە لۆ تاعینات نییە بەس ئەمش پەیامەک چکەشەیە باشە لۆ هەمووەتەوە لە چاردەوەردەوە پڕی بەگلادشی و هندی پاکستانی ئەوانەیە لێرە کار و کاسبی دەکەن لۆ بۆمانە لە بەچ ئێمە خوشکەکانمان تەلاق دەدرێت لە بەرچی ئێمە ساڵانە ئەوەندەی تەلاق لەناو محکەمە دەکرێت ئەوەندەی زەواز ناکرێت لە بەرچی هۆکارچیە لەبەر ئەوەیە کە لێرە کار و کاسبیەکە هەیە بوویتەی بەگلادشی بوویتەی کۆمپانیا بوویتەی سەروەت و سامانی چەند کەسانێک لێرەوە دەکەن ئەو خەڵکانە ئێمە تووشی ئەو گرفتانە بن یەک لە گرفتەکان کە باس کرد نەبوونی هەلی کارە باشە ئەو گەنجانەی خۆمان کار ناکەن یان ئەوەیە کاریان دەست ناکەوێت گەنجی مە عەزی لە کار و کاسبیە گەنجی کورد عەزی لە کار و کاسبیە بەس ڕاوەستە ئەمن مانجێ ئەمپێرێک 700,000 20,000 دینار کارەبا بێتەوە 3 ئەمپێرم هەبێ نزیکە 6,000 دینار 7,000 دینار مانجە 300,000 دیناری کرێ بدات خازێک بە 8,500 بیت ئەخە ئەدی ماتۆڕەشی بکڕی لتری بنزینی بە 800 بە 1000 دیناریە پێ بچیەوە کەم تنیشت ئێکور ئەدی پێویستی ئەدی کارتەشەوە تازە کارتەکەمەوە برادرە کرد بە 5,000 دیناریوی ئەدی وانش ئەوە نیە کەواتە لۆ من دەرنانی لە بۆوی دەردێنی کاکە لێرە بە 3,000 دیناری لە فندەقەشە هەمووی ئەنتەرنێت هەموو شتەشیەیە لۆوی دەردێنی لێ دەن ئەو پارە ئەو 20,000 25,000 دیناری دەباتەوە وڵاتەکەی خۆی لەوانەیە بەشی 10 ڕۆژی بکە 5 ڕۆژ بکە بەس ئەو 25,000 دیناری من تو بەشی مریشکێک و جێبرینجێک و ئاوەتەماتەشی ناکە بەری لە 2023 بڕوا دوایە حکوومەت کێشەکان چارەسەر بکات ئیتر خەڵک گرفتی نەمینی هەلی کار زۆر بێ بۆ گەنجان گەنج بیرەوە نەکاتەوە بچێتە دەرەوەی وڵات ڕێگەی هەندەران ببڕێت ئەگە بێ پەرلەمانتارەکان هەمویان یەک دەنگ و یەک ئەوە بن ئەوەل شت بە ئەو بەگلادشی و ئەوانە لە ناو کوردستان نەمینێت کار و کاسبی دەبێت دومینشی وە بکەن لەگە بەغدای پێک بێن لە بۆ ئەو نەفتە ئەو بوجە و نەفتەوانە بێت و کە ئەندێک نەرمی بنوێنن بەڵێ شتانەش هەموو جێبەجێ دەکرێت ینی پێ دوایە ئەگەر هەرێم لەگەڵ بەغدا ڕێ بکەوێت گرفتەکان کەمتر دەبێتەوە طبعا ئێستا مەگە لە ماری سار برایەنە ئەگەر ئەو برایەکانی دی ئەمن تەنازولیان لۆ بکەم لەوانەوان نەربوونیان لۆ بم بکەن وەیە ئەوە منەشی بچووکرد لۆ دەینەوە ئەگەر ئەمەش هەموو لەگەر یەک پێک بین و وە بکەین چکەما و هەرێمی خۆمان خۆش دەوێت ئەو وڵاتی خۆمان خۆش دەوێت ئەو نیشتمانی خۆمان خۆش دەوێت بە هەزاران شەهیدماندا لە ڕێی داعش و بینە و بەردەولان هەفتایەکان و شێستەکان و چلەکان و هەتا دەگاتە ئەوڕۆ لەش زمانی شێخ محمود و لە شێخ سەعیدی پیران و لە قازی محمد و مەلا مستەفای بازە هەموو شەهیدیاندایە کەواتەوە بکەین میلەتەکە بەعسێتەوە بە هەر نەکەن ئەو ڤیلا و میلانە دروست بکرێت لە چاردەورەی هەرێمەکەمان و ئاقارەکان هەموو بیتە ڤیلا و شت ناخۆشیەکانی بێ بازاڕی و هەر ئەوانێگەن ناخۆشەکانی باشتر بوو لە ئەندەک سارەکانی شەڕ و ئەوانەی تێدا نەبوو گرانی بازاڕیش بازار و هەستانی دۆلار و ئەوانە تەئسیرەوە بەرزبوونەوەی نرخی دۆلار چەندێک کاریگەری لەسەر ئەم بازاڕی تو هەیە 150 کاریگەری هەیە ینی کڕیاری لەکەم کردووی زۆریش فەرقی کردووە باش ئەگەر ئێستا لە سەرەتاکانی ساڵی 2023 پێ دوایە یان گەشتبینی کە نرخی دۆلار دابەزێ وڵی دابەزێ و دانەبەزێ ئەمە دەبی هەرەوەها بڕۆینە دوێزا ئیشاءڵڵا بازارەکە باشتر بێت دۆلاریش نێتە خوارێ باشتر دەبی ئینشاءڵڵا ئومێد نوێە باش بیت لە ساڵی ڕابردوو هیچ کام لەم گرفتانەتە بوو کەمی کارەبا کەمی خزمەتگوزاری دواکەوتنی موچە ئەو شتانە هەر دەبی لە هەموو کاتەچ نەکات 2022 و لە 2022 هەبوو هەلا بەری تەبعاً کارەبا کەمی هەر هەبوو بەس باشیش بوانی لە هەندە ساڵێک باشتر بووە بەرزبوونەوەی نرخی ئەمپێرەکانی مۆلیدا وڵای ئەو تەئسیرێکی زۆری هەبوو لەسەر خەڵکی بەڕاستی ینی نیوە بە نیوە زیادی کرد گلەیت لێ هەبوو لە مۆلیدەی بەرزبوونەوەی نرخەکەی تەبعاناری وڵای نرخەکەی زۆرە بەس ینی برێ گلەیم لێ هەبی کارەبایەکە باش ینی ئەگە گرانیش بوو کارەبایەکە هەبوو هیوا دەخوازی لە 2023 چی بۆ ئێوەی هاوڵاتی بکرێت وڵی 2023 چ بکرێم مەعاشەکە بە سەرمانگان بدرێت لێ هەموو خەڵکی باشە پارەی کارەبای کەم بکرێتەوە پارەی ڕسوماتی سیارە و بەناوکردن و خانی و وەرە ئەوشتانە کەم بکرێتەوە باشترە لە هاوڵاتیان بەعام بازەکان زۆرن کاتێک دەچی ئۆتۆمبیلێک بەناو دەکەی بەێ ئەرێوڵە بازی سیارێ دەبین سی سیارێش دەکری بەناو دەکەی
دوو بەلای کەمی 500,000 دەڕوە ئەگە 200,000 میلیوانێ لە حکوومەتیش باشتر بی خەڵکەکە زووتر دەچی بە ناو دەکەنەوە ناکات 4 ساڵ قەردار بیتەوە 5 ساڵ قەردار بیتەوە کە تۆ پارەی ڕسومات دەدەی باز دەدەی لە ڕێگاوبانەکانیش ڕازی هەمووی زۆر باشن بەخوای هەولێر هەتا ڕادەچی باش ڕێگاوبانەکە هەتا ڕادەچی باشە بەس یعنی خەدەمات بە کامیل و هەمووزیەکی نەچوو بەس یعنی ئەو سار باشتر بوو لە سارەکانی ڕابردوو ناخۆشەکانی کار و کەسابەت ئیش زۆر ینی ئیش کەم بوو بێلەوەی سووری و عاڕب و ئەوانە زۆر هەلێکوانە ئیش و کاسبیان نەیشتیە و هەلی کار کەمە لێرە زۆر کەم بووە لەبەر ئەو کەسانی کە خۆت دەڵێ وەکو لە وڵاتانی دیکە هاتوون ناپالی وانە مات نێرکوانە وڵای بانەرە مۆزیان لە من تو خۆشترە ئارێ وڵا هەمویان بووینە ساعب سار وڵا لێکوانە سارێ واداژە لە زادی دەیبینی باشە وەک خۆت دەڵێ ئەوان کە ساریانیان خانوویان هەیە باشە ئەوان چ جیاوازێکیان لەگەڵ تۆی گەنجەیە بۆ تۆ ناتوانانی کار بکەیت ئایا تۆ کار دەست ناکەوێت یان خۆت کار ناکەی کار دەکەم من ئیشی موبایل دەکەم ڕۆژوە هەیە ڕۆژوان نیە ئەوە کار و کاسبەکەی منە کاسی بیکەش زۆر جێ هەیە بەس ڕۆژ بە 5,000 ئەم بە تو دەرم لۆ دەردێنی ڕۆژ بە 5 بەدەی ئارێوە پێ دوایە لە 2023 ئیتر تۆی گەنج گرفتی هەلیکارت نەمێنێ و کارەکان باش بن و ئیشەڵڵا میش ئەومان دێوەڵە نەک ساڵی 2002 2023 و 2050 ئەمە هەتە ڕوو لەو خوای نەکەین هەر خراپەمان وە دێ تەماشا دەکەی ئەو دەسەڵاتە هیچ باشی بەوەی نییە خەڵک فەقیرە نەبوونە کارەبا هەیە کارەبانیە ئاو هەیە ئاو نییە هیچ باشی بەو شتانە نییە خدا دەزانێت لە سبەینەوە ئەوە بارم بار کردی ئەو کابراەوە لێم بزر بوو ئەوە 2022 زۆر گرفتمان هەبوو وەکو قەیرانەکان بێ نەفتی بێ ئاوی بێگازی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر گرفتەکانیان لە ساڵی ڕابردوو کە ساڵی 2022 بوو بەشێ لە وڵاتیان وتیان کەمی کارەبا دواکەوتنی موسا نەبوونی بازار گرانبوونی نرخی دۆلار لەگەڵ دەست نەکەوتنی هەلیکار ئەمانە و کۆمەڵێک گرفتی دیکە گرفتی ساڵی ڕابردوومان بوون بەشێکی دیکەی هاوڵاتیانی ژووتیان لە ساڵی 2022 هیچ کام لەم گرفتانەمان نەبوو کارەبامان زۆر باش بوو ئاومان چاک بوو موچەشمان دوانە دەکەوت لە تۆی بینەریش دەپرسم ساڵی ڕابردوو گرفتەکانتان چی بوون پێتان وایە لە ساڵی نوێ لە ساڵی 2023 ئەم گرفتانە کۆتایی پێبێت و ئیتر بەرەو ژیانێکی خۆشتر بڕۆین تا پرۆگرامێکی دیکەم وتان سپاردەی خوای گەورە دەکەم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ